داوەرەکانی جامی جیهانی چەند وەردەگرن؟ داوەری پیشەیەکە لە تۆپی پێدا کە بەهۆی ئەوانەوە بڕیارە یەکلاکەرەوەکان دەدرێ. زۆرێک پێیان وایە تەواوی ئەنجامی یاری لە دەستی ئەواندایە، بەڵام بەهۆی بوونی تەکنۆلۆژیا و پێشکەوتنی زیاتر کاری داوەری یاریەکانیش تا ڕادێکی باش ئاسان بووە. بەڵام ئایا دەزانی داوەری یاریەکان بۆ هەر یاریەک کاماوەکەی دوو کاژمێر دەخایەنێ چەند پارە وەردەگرن؟ لە پاڵەوانیەتێکەوە بۆ پاڵەوانیەتێکی تر پارەی داوەران دەگۆڕێت. خولە گەورەکانی وڵاتە بەهێزەکان و خولیانە پاڵەوانەکان بڕەپارێکی زیاتر دەدەن لە چاو خولەکانی تردا. بەڵام جامی جیهانی بەرزترین بڕەپارەیە بۆ دادوەرەکان، کەواتە بڕەپارەی دادوەرەکان لە مۆندیالی قەتەردا دەبێت چەند بێ؟ بە پێی تۆڕی میدیایی NBC سپۆرتی ئەمریکی قورسە بە شێوەیەکی دەقیق بڕی پارەی دادوەرەکان دیاری بکرێ، بە تایبەت کاتێک یەکێتی تۆپی پێی جیهانی ناسراو بە فیفا وردەکاری ئەم بابەتەی بەنهێنی هێشتووەتەوە. بەڵام بە پێی وتەی کەسە ئازموندارەکانی بواری وەرزش بە تایبەتی دادوەرەکانی پێشووی تۆپی پێ موچە و بڕی پارە لە دادوەرێکەوە بۆ دادوەرێکی تر دەگۆڕێت، بە تایبەتی دادوەرە بەناوبانگەکان کە یاریەکان بەڕێوە دەبن هەمان بڕەپارەیان نادرێتێ. تەنانەت بە پێی گرنگی یاریەکەش بڕی پارەکە دەگۆڕێت، بەڵام ئەوەی زانراوە دادوەری ناو یاریگا کە یاریەکە بڕێوە دەبا زۆرترین بڕەپارەی بەردەکەوێت. تەنانەت یاریەکانی قۆناغی کۆتایی بڕی پارەکەی زیاترە، بەڵام ئەوەی ڕوونە ئەوەیە کە بڕەپارەی مامناوەندی دادوەری ناو یاریگا $70,000 واتە $7 دەفتەر. بۆ نەکبەتی حەکەمیش نەبووین لە قەتەر.